کەشوهەوا لە ئێستا بەڕاستی هەستی پێ ئەەکەی گێرمە و ئەم گەرمیە لانەیە هەندێک جار لە هەندێک لە وڵاتەکانیش تەنانەت کێشەی بۆ زۆرێک لە هاوڵاتیان دروست کردبێت کاری کردبێتە سەر باری تەندروستیان جا ئێمە قساکەین لەسەرەوەی کە هەر ئەم گەرمایی کە لە لای خۆمان بەدی ئەکرێت ئەوەی کە لە گەرمیان ئەوترێت بەڕاستی گەرماکە ئیتر زیاد لە ڕادێ زیاد لە تەحملی مرۆڤیشە بەڕاستی بەو شێوەیە یاخود بۆ نمونە هەرەوەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو و فترەی پێشوو بینرا ڕەشەبایەکی قایم لە سلێمانی هەڵی کردبوو خۆی ڕاستە سلێمانی ناسراوە بە ڕەشەباکێ بەڵام ئیتر ماشەڵڵای لێبێ ڕەشەباکی لەوەیە نەبوو یان ئەوەی کە ئێمە زۆربەی کات ئەبینین بە تایبەت شەوان ڕەوەن هەوا ئیتر هەوایەک نییە وەکو جاران پاک بێت تۆ دوورە دەستەکان بتوانی ببینی زۆر جار ئەبینی خۆڵێک لە شارە هەستی پێ ئەکرێت هەورێک سەر شاری داپۆشی بەڕاستی بەداخەوە بۆ شێلاتوە بزانین بەڕاستی ئەم گۆڕانکاریانە تا چەند پەیوەندی بە و گۆڕانکاریانەوە هەیە کە لە ئێستاە بە بەردەوامی هۆشداری لەسەر ئەدرێت کە بەشێکە لە گەرمبوونەکانی زەوی و ئەوەی کە بە حکمی ئەم گەرمبوونەی زەوی بەداخۆلانێ ئەم گۆڕانکاریانە لە ڕەوشی کەشوهەوایە ببینرێت و بەگشتیش قساکە نەسەر کە بزانین هاوینی ئەم ساڵ بەم شێوەیە و بەم گەرمە فڕۆکێنەرەوە کە ڕەوەند باسی کرد ئایا بەردەوامی ئەبێت یاخودنا لەسەر ئەم بابەتان نادوێن بە میواندارەتی بەڕێز دکتۆر ساڵح نەجیب کە بەڕێزیان پسپۆڕی ژینگەن دکتۆر ساڵح سڵاو لێبێت زۆر بەخێر سڵاو لە بەڕێزتان سپاستان دەکەم ئومێد دەکەم لە شتێکی ناوی جەڵتەی گەرمایە هیت سترۆک وادارم لە هیت سترۆک بە دوور بن چونکە ئێستا هەستەکەم ژینگەکەتان لێرەش یعنی گەرمی پێگەیشتووە دکتۆر لە لای ئێمە هەر زۆر گەرمە لەبەر پێگەیشتووە باڵێ بێگومان لە دەرەوە گەرمە بێت لێرەوە بە حکمی ئینارەکان شانێ بەتەکیت کۆن لە ئێمە دووەنە دەرەوە گەرمە و شوشەیەنش وەکو مەشتەری لێ کردووە دکتۆر ئەم چەند ڕۆژەی ڕابردوو گەرمیەکی زۆر بە تایبەت هەرێمی کوردستانی گرتەوە و ناوچەی گەرمیان بە تایبەتی بین دەگەڵ گەرمایە چۆن بوو ئەم چەند ڕۆژە بێگومان گەرما ینی مرۆڤ ئەگەر بچین بۆ پلەی گەرمای مرۆڤ 37 پلەیە مرۆڤ ینی بە بوونەوەکی هۆمۆستاتیۆس ناو ئەبرێت ینی گەرمای لەشی ئەبێت لەو پلەیە پارێزێت ینی کەواتە تۆ دەرەوە چەند بگۆڕێت ئەمە نەفشاری فەسلەجیەکەوێتە سەر جەستەت يعني بعض نزیکاتی هەلبێ لە بینی پلەی گەرمای جەستت لەگەڵ دەرەوە ئەوەنە کاروباری جەستت و کردارە فەسلجەکانت بە شێوەیەکی تەندروست ئەڕوا بەڵام پێچەوانەی حاڵ چەند جیاوازی پلەی گەرما لە بینی پلەی گەرمای جەستت چونکە جەستت کار و کردە فەسلجەکانی وەکوی کە ینی بنەماشە ئەوێ ئەو پلێ پارێزاو کات پارێزاو کات بە 37 بمێنێتەوە اینجا هەندێک کاری ینی فەسلەجی ئەکات مەسەلە ئارق دەربوونەوەیکی زۆر ئەکات دوای ئەوە ڕەنگە پێویستی بە ئاو خواردنەوەی زۆر هەبێت ناچار جلوش تەخفیفکەی بۆی کە نوع هاوسەنگیەک دروستکەی لەگەڵ ینی ئەو پلەی گەرمای کە لە ژنیکەکە تا هەیە لەگەڵ ئەوەی جەستن و ئەو هۆکارش ئێمە طبیعی لە باری میترۆلۆژیا دوو دیاردەمان هەیە بابلن دوو چەمکمان هەیە یەکیان مەناخە بە عەرەبی یا کلایمەت یعنی کە ئەمە بریتە لە ئاو هەوا ئەگەر بە کوردی ڕاست بێت ناوزەندی کرد دوو هەمیان وێدەرە کە بە عەرەبی تەقسی پێوترێت بەنگلیزی وێدەر لای خۆمان پێی بوترێ کەش و هەوا کەش و هەوا لەگەڵ ئاو هەوا ئەوەی کە لەسەر هەرێمی کوردستان لەم ماوەیە ڕوویە ئەمە بریتی بوو لە دیاردەیەکی گۆڕانی کەشوهەوا لە ڕووی پلەی گەرماوە یعنی لەسەر ناوچەیەکی دیاریکراوە بۆ ماوەیەکی سنووردار یعنی ئەکرێەوە ماوەی هەتا 5 ڕۆژ بخایێنێت واتە کاتیە بەڵێ کاتیە هۆکارەکە شێگەڕێتەوە بۆ ئەوەی طبیعی ئەمە یەکێکە لە لێکەوتەکانی گۆڕانی کەشوهەوا کەشوهەوا ئەگەر ئێمە پێناسەیەکی بۆ بکەین بریتێ لەو با بڵێن کەشوهەوا زاڵەی کە لەسەر ناوچەیەکی دیاریکراو هەیە ناوچەکە ناوچەیەکی پانتایەکی گەورە بۆ ماوەیەکی درێژخایەن بۆ ماوەی درێژخایەن ڕەنگە مەسەلە 10 ساڵ بێت 20 ساڵ بێت 30 ساڵ بێت و کاتێککە گۆڕان بوو لەم کەشوهەوایە ئەبێ ینی بەراوردێکی لەگەڵ ئەرشیفی پێشوت کە چەند بە بەراورد گۆڕاوە جا مەسەلە من کۆمەڵە تەلەبەم هەبوو ویستم لەسەر ئەوانە کاری بکەم جاین ینی ئێستا لەگەڵ 10 ساڵ ئێستا لەگەڵ 20 ساڵ ئێستا لەگەڵ 30 ساڵ چەند تێگڕای پلەی گەرما بەرز بۆتەوە چەند دابارین گۆڕانی بەسەر هاتووە چۆن خێرایی بار گۆڕانی بەسەر هاتووە دکتۆر لای خۆمان جیاوازەکان زۆر بوو ئەوەنێ کە کارتان لەسەری کردوێ یا جەناب زانیاری جیاوازی بەدی ئەکرێت مەسەلە تۆ کە بەراورد دەکەی لەگەڵ 20 ساڵی تر لەگەڵ 30 ساڵی تر بەڵێ لە دابارینا گۆڕان هەیە لە پەستانە گۆڕان هەیە لە پلەی گەرما بە پلەی یەکەم پلەی گەرما بەعزە پلەیەکی گەرما کە پێگەیشتون پێشتر نەمان بوو بەعزە پلەیەکی سەرما کە پێگەیشتون پێشتر نەمان بوو کەواتە ئەو گاپێکی لە بینی
بەرزترین و نزمترین هەیە بەرفراوان بووە بەرفراوان بوو بۆ هۆکارش چەندەها ڕووەک لە دەست چوو یعنی لە ناوچە کوردستانیەکان چونکە بەرگیان نەکرد یعنی یا بەرگەی ئەو پلە ساردیان نەکرد کە پێی گەشت یا بەرگەی ئەو پلەی گەرمایە کە پێی ئەکات یعنی بە تایبەتی ئەگەر وەکو پێویست ئاودێری بۆ نەکرێت چونکە هیچێک لە ڕۆڵەکانی ڕووەکە ئەوەیە لە ڕێی با بڵێن ڕێگەکانیەوە ئاو هەڵ ئەمشێت ئەو ئاوە بە کردارێ پێوتێن نەتەح يعني ترانسبريشن یەکەم خۆی پێفەنکەکات و دووەم کەشوهەواشی پێوەگۆڕێت کەشوهەوا بەو ئاستا ئەگۆڕێت مرۆڤ ئەو ئاستیشەیە کە پێویستە لە ژینگەکەی هەبێ ئەبێ لە بینی 30 بۆ 55 ئەمە WHO دیاری کردو هەر کاتێ ژینگەکەمان ئەو ئاستی لە شێتیانەما ژینگەیەکی تەندروست نییە دکتۆر هەڵسەنگاندنێکی زانستی بۆ ژینگەی هەرێمی کوردستان کراوە لە بەراورد بەرامبەر بە ژینگەی وڵاتانی دەرەوە ئەوەی کە ئەکرێت لە ڕووی کەشوهەواوە بەڵێ کراوە لە هەندێ ینی لە زانکۆکان کردویانە ینی بەراوردیان کردووە و هەڵسەنگانی دۆخەکەش بۆ با بڵێن ئەو گازانەی کە هۆکارن بۆ زیادبوونی با بڵێن قەتیسکردنی گەرماکێ بەغازی خانۆ پلاستیکیەکان ناوزەند دەکرێت سا من حالین خوێندکارێکی باڵای ماستەرم هەیە لەسەر سێ لەو غازانە ئیشی کردووە لە شاری سلێمانی بینیمانە جیاوازیشی تەواو جیاواز هەیە لە ناوچەکانە لە سلێمانی ئەمە هۆکاری دەردانی ئەم گازانە ئەو گازانە خەسڵەتێکیان هەیە تیشکی ئینفرارێت کە لە تیشکی ڕۆژەوەیەت کە بە ڕووی زەوی ئەگات ڕووی زەوی ئاراستەی ئەکاتەوە بۆ پێچوانەکردن بچێتەوە بۆ دەرەوەی بەرگەهەوە بەس ئەم گازانە هەندێکیان سروشتین وەکو میسینە نایترس ئۆکسایدە ئۆزۆنە لەگەڵ دووەمەکسیدی کاربۆنە ئەمە سروشتیەکان هەڵمی ئاویش ئەمە سروشتەکان یعنی چەند ئاستەکانیان زۆر بوو ئەو وزەی بە تیشکی ئینفرارێتە لە گەرمی هەڵیەمشن نایڵم بڕاتەوە کە هەڵیان مشی ئەو کاتە هەواکە گەرمەکە کە هەوایان گەرم کرد ئەو کاتە دیاردەی گلۆبال وۆرمین ڕوایات بەگەرم بوو کە گلۆبال وۆرمین ڕوویە ئەنجا بەدوایە گۆڕانی کەشوهەوا یعنی ئەو بارودۆخ کەشوهەوایی کە با بڵێن لە ناوچەیەک بوونی هەبوو زاڵ بووە یعنی ئەو کاتە دۆخەکە گۆڕانی بەسەرێت ئەو کاتە بێ ڕۆگەکان گۆڕان بەسەر بێت با بڵێن مرۆڤەکان گۆڕانیان بەسەر بێت هەندێک سەرچاوە ئاماژە ئەکە لەڵێ یعنی کەشوهەوای بە تایبەتی لەمەی وێذەرەکە ڕەنگە ڕووبات کە بێتە هۆی کارتێکردن لەسەر 2 میلیارد کەس لەسەر ئەم هەسارێ 2 میلیارد کەس ئەمەی کە یعنی لەسەر هەرێمی کوردستان ینی ئێمە هەموو هەرێمی کوردستان ئێستا نزیک بە 7 میلیۆن مەزەندە ئەکرێت یعنی لەسەر ناوچەیەکی کەم و خەڵقانێکی کەم ینی کاریگەریەکە بوو بەڵام لە هەندێک جێگەی تر و لە هەندێک کاتی تر ڕەنگە ڕووبات ینی ئەوەنە پانتاییەکەی گەورە بێت ئەوەنە کاریگەری و خەسارەکەی گەورە بێت کە پێشبینی نەکراوە ئەمە بۆ ئەم ساڵیان بۆ ساڵانی ڕابردوو بەڕێگاوەیە یعنی ئەمە کتوپڕە یعنی مادەم ئێمە هەتاوەکو ئێستا بە ئیرادەی ئەم هەموو وڵاتانە 27 جار کۆبوونەوەی نێودەوڵەتی کراوە لەژێر چتری نەتەوەیە گرتووەکە سێ ڕێکەوتن نامەی نێودەوڵەتی گرنگ کراوە کوێتۆ لە 97 پاریس 2015 ئەوەی گلاسکۆ لە 2018 وە کۆمەڵی ئەجندە و بەرنامەی کاردانرا بۆ با بڵێن ڕێگریکردن و وەستانی ڕادەی دەرچەی ئەو گازانە بۆ ناو بەرگەهەوە بەڵام بەداخل من ینی ماگانە بە دواچوونەکە ئەبینم لە ڕێی محەتەی ماونەلۆی ئەمریکی کە وێزگەیەکی جیهانیە ئەبینم یعنی مانگ لە دوای مانگ زیاکە ساڵ دوای ساڵ زیاکە کەواتە هەتا ئێستا ئەو بەڵێنانی کە دراوە ینی هیچ جێبەجێ نەکراوە و هیواکی وای یعنی نەڕەخسان و بڵێن دۆخەکە بەرەو باشێڕوان نەخێر دۆخەکە بەرەو خراپ و خراپتر ئەڕوات ئەگەر بم لەسەر ئەم حاڵە بمێنێتەوە دکتۆر ئایا بۆ نمونە هیچ ئەوەنەی هەر بە قسەکەی خۆت متابێ ئەکەی ئایا هیچ شانسێک هەیە بۆ زەوی بۆەوەی کە بتوانێت ئەم بارودۆخە قەرەبوو بکاتەوە؟ زەوی تەنها کاردانەوەی ئەبێت بۆم کات و سات کاردانەوەکەش گەورە ئەبێت هەل لە توانەوەی بەفری جەمسەرەکان بەرزبوونەوەی ئاوی دەریاکان لە دەست باڵێنێکێک لەو کارەسەتانی کە ئەخلوقێت هەتا ئەمە کۆمیسیۆنی ئەوروپا توێژینەوەیکی کردووە بەنسبەت ئەوروپاوە یعنی بۆ مۆدێلێکیان با بڵێن تەطبیق کردووە ئەوروپا بۆ سێ قۆناغ 2000 بۆ 40 بۆ 7 یعنی بۆ 2007 2007 بۆ 2100 یعنی ئەمە بەپێی ئەو توێژینەوە یعنی لەو ماوەی 2007 بۆ 100 ئەڵێ لە ئەوروپا وای لێیە کولی ساڵێک نزیکەی 500,000 کەس بەس بە گەرما بنبێت شەپۆلی بە گەرما
شەپۆلی گەرما کەواتە يعني ئەمە حاڵێکی جیهانگیریە حاڵێکی گشتگیریە هۆکارەکەشی بۆم کات و سەردەمە هۆکارەکەی مرۆییە ئەنترۆپۆجینیکە بەس بەداخەواڵم لەبەرەوەی يعني کەس زانستیەکان دەستگا ئاکادمیەکان دەستگای مثلا ناسا دەستگای NOAA ئەمانە خۆی لە خودی ئەمریکایە دەستگای کۆمیسیۆنی ئەوروپا ئەمانە محاولە ئەکەن حکوومەتەکان تێگەێنن يعني کە هەنگاوی کرداریان هەبێ بۆ بەربەست وەکوی کە بەڵێنیانە نێڵن لێی گەرما بە تێگەڕا لە 1.5 زیاتر بترازێ کولی پوینت یەک پلەکە بەرزە بێتەوە گۆڕانکاری گەوراکێت پوینت یەک نەکێت پلە پوینت یەک يعني خۆی تێگڕای پلەی گەرمای سەر هەساری زەوی بە 8 تێگڕا بە 8 دیاریکراوە چێ دیاری کردو ئەو گازانە دیاریکرا و گازانە بەس روشتی هەیە ئەگەر ئەو گازانە نەبووە نزیکەی 33 پلەی گەرما پلەی سەر مەساری زەوی کەمترە بوو بەڵام ئەم گازانە و بە تایبەتی ئەمەی کە مرۆڤ دەریەکە بە درۆ ئەمنە زۆرە يعني باتەقاناکرد بۆ نمونە هەر لترێکی ئۆتۆمبیلێک هەر لترێکی سوتەمەنی ئۆتۆمبیلێک سایەنسان ماشەڵڵامان لێبێت لە هەرێمی کوردستان 2 ملیۆن ئۆتۆمبیلمان هێناوە هەر لترێکی نزیکەی 2 کیلۆ 300 گرام CO2 کاتە ناو بەرگی هەوا کە ئەمەی تەنها غازێکیانە ئەجا بزانە میسین چەنە کاتە ناو بەرگی ئەجا بزانە چەند هۆکارەکانی تر چیە هەر ئۆتۆمبیلە دکتۆریان ئۆتۆمبیلە مولدەیە هەناسەی ئینسانەکانە کارەبا و پیسبوونی ژینگە تا چەند بەرهەمهێنانی کارەبای هەمووی بۆ سوتەمەنیانەیە ئەمڕۆ ئەو سوتەمەنیانە يعني سببی سەرچین سوتەمەنی نەوتەکان هۆکاری سەرچین لەگەڵیشە ئەو هاوسەنجەی هەیە چونکە گەورەترین سنگ بۆ کەمکردنەوەی یەکەم CO2 کە لە سەرچاوەیەک ئاماژەی پێکە نزیکەی 112 بۆ 169 پیکۆگرام کاربۆن بە شێوەی کاربۆن کەمێکاتەوە ڕوەک سەوزایی کەمێکاتەوە ئێمە پێچەوانەی حاڵ ئاڕاستەمانناوە ئۆتۆمبیل و بەکاربردننی سوتەمەنیەکانمان زیاد کردو لەگەڵ شارڕێژەی سەوزایی کەمەکەین و لەگەڵ ژمارەی دانیشتوان زیادکەن هەر مرۆڤێکیش لە ڕۆژێکان نزیکەی خودی مرۆڤەکە نزیکەی يعني 2 کیلۆ ئۆکسیژینی بارتەقای ئەوە 2 کیلۆ CO2 شکاتە ناو بەرگی هەوا هەر مانگایەک يعني هەر مانگایەک کە بەخێوەرکرێت لە ڕۆژێکە 200 لیتر بەس گازی میسانە خاتە ناو بەرگی هەوا ئەگەر ئێمە ڕووبکەینە با بڵێن بین بە ڤێژیتاریان بین بە ڕۆخۆر ئێستا بەشێکی خەڵک ئەو جوڵەیە دروست بووە يعني بۆی کێژمارەی مانگاکان کەم بکرێتەوە دکتۆر ئێستا تەنانەت دەڵێن برنجیش هەر کاریگەری نەرێنی هەیە برنج سەرچاوەیەکی تر لەوەی کە هۆکارە بۆ میسێن کە سەرچاوەیەکی ترەکە دروست بێت برنجە يعني برومي تكلا خاشوشي بابلين تيرا او يا غرقلا او هادشي او ماده كربون يعني كشي ابنو كات درجه اللي بعتوي بس CO2 درجه يا بس CO2 درجه ابي بميسين انجا امان اللي قال هندي بيكاتي دوكلي اوتومبيل ك فولاتيل اورجانيك كربون نيتروس اوكسيد امانش بيكو كار ليك كم وتشكي روجو بيكاتي دوم چوارم معمودو سكات اوزون ئۆزۆن ئەم گەرمایە طبیعی مش خاڵێکی گرنگە ئاماژەی پێ بکەن دوێنێ من ئۆزۆنم پێوە ئۆزۆن ئەندێکس کە ئێمە خەڵقی ئێمە حسابی بکە ئۆزۆن ئەندێکس گەشت بوو بە نزیکەی 11 یعنی ئەو پەڕێتی لە 1 بۆ 11 ئیتر ئەمە لەو کاتا مرۆڤ نابێت بچێتە دەرەوە چونکە ئەو ئۆزۆنەی کە بەرتەکە UV عەفوەن يعني کە تۆ با بڵێن چینی ئۆزۆنت تەنێک بوو بە هۆکاری چینی ئۆزۆن لە سراتۆسفیر بوو پێچەوانەی حاڵ لێرە سوار بوو ئەو کاتە بەشێکی زۆر لە تیشکی UV دەرباز ئەبێ UV ئیندێکس بەرزەکاتەوە بۆ ئاستێکی کوشندە جا ئەو UV کە دەربازە بێ یەکەم بەرکەوتە پێستە بە تایبەتی گەر ڕەنگە تووشی جۆرە لە شێرپەنجەی میلۆناما و کات شێرپەنجەی پێست تووشی دووچاری ئاوی ڕەش دەکات بەڵام خەڵک ئەوە نازانێت بەس شە بۆ لە گەرماکە تینی گەرماکە حسابی بۆکە دکتۆر من ئەوە نازانم کەواتە چی بکەم بێ ئاگادار بە خەڵک وریابێ ئەبێ دەستگای کەشناسیەکان ئاگاداری بن بە هاوڵاتەکان کە بە دواشون کەن لەسەر UV بزانن UVەکە مەسەلا تا پلەی 6 مام ناوەندیە بەس دوای ئەوە کە ترازا بێ ئاگاداری ئەو خەڵقەکەن لەبەر هەتاو نەبێت
يعني بركوتە نەبێت کڵاو لەسەر کا عینەک لە چاو کا پێش پێستی ڕووتی نەبێت هەتا بەرکەوتە نەبێت چونکە ئەگەر ئەمە لەسەری دووبارە بووە ئەوە تووشی و گرفتانەیەکە تاکیدێکی لەسەر شانە لە بلیش نەبێت لە ماڵێکی خۆی دەوروبەرەکەی ماڵی خۆیان ئەبێ مەسەلا کرێم هەیە لە جستەی با و کرێمی مەسەلەن دژەخۆر و دژەخۆر ڕواندنی درەخت ڕواندنی درەخت بە دڵنیایەوە درەخت سەرچاوەیەکە بۆ کەمکردنەوەی ئۆزۆن ئێمە دوو ئۆزۆنمان هەیە با ینی لێمان تێک نەچێت ئۆزۆنی خوارەوە ئەمە دروستبوونی لە دووکەڵی ئۆتۆمبیلە لەگەڵ تیشکی خۆر و ئەمە بە ئۆزۆنی خراپ ناوئەبرێت بەڵام ئۆزۆنی سەرۆکە ئۆزۆنی باش و ڕێ لە تیشکی UV ئەگرێت لە چینی ستراتۆسفیرە ئەوە ناڵێ UV دەرباس بێ بە تایبەتی UV لەوانەیە کە درێژی شەپۆلەکان کەمە و وزەی ئەو تاقیک پیانە زۆرە ئەوە دەرباس بێ کەواتە ئێمە لەو کاتە يعني دووچاری چێبی دووچاری ئۆزۆنی خوارەوەی خراپ و UV تیشکی سەرەوە کە بۆمان دەربازە ئەمانە خەڵک حسابی بۆ ناکەن خەڵک بەس پلەی گەرماکەکەنەوە کە بەرکەوتەی ئەمە ینی تێبینیشی گرنگە کە هاوڵاتی لە ڕێی کەناڵە خۆشویستەکانەوە بە ئاگادار بێت ینی دەستەمە ناکەم دەستگا پەیوەنددارەکان هاوڵاتیان لە UV ئیندێکس ئامادەکەن دوێنێ پلەکەی گەشتوو بە دەوری 11 تر 12 ئەو پەڕێتی دوانزە تۆ بە هیچ شوەیەک نابێت بچیتە دەرەوە نابێ بەرکەوتەی ڕۆژ بیت دکتۆر یانی وا هەیە هەر ڕۆژە هەوا گەرمتر بوو ئەم دەرەجە UV زیاتر بێت یان پەیوەندی ڕاستەوخۆیان لەگەڵ یا ئەکرێ هاوشان بێت کە ئەوە زۆر بوو ینی ئاستی گازی خان و پلاستیکەکان لە خوارەوە زۆر بوون گەرمای تیشکی ئینفرارێتیان زۆر گەرم لاوەتەوە ئەمەی سێ چوار ڕۆژە کە ڕوویە لە چینی سەرەوە دروست لە چینی سەرەوە دروست بوو ینی ئەو پەستانە زۆرە دروست بوو ئەو فۆن خواردنەوەی بۆ گازانە دروست بوو ئەم پەستانە زۆرە بوو بە هۆکاریەوەی سێرکولیشن بێ ینی جوڵەی ئەو بارستە گەرمە لە هەوایەکە بێ ئەمی خوارەوە جێ پێلێشکە بینێرە بۆ سەرەوە بینێرە بۆ خۆی بێت جێگرەوەی بێت کاتان لەم ڕۆژانە دکتۆر زۆر نەچینە دەرەوە تا بۆمان کرا دژەخۆر بەکار بهێنین دژەخۆر بەکار درەختش شەبقە لەسەر کێ بەڕاستی ئەمە شتێکێک بێسای بوو بکرێت چونکە ئانێک بێ بە کەلتورێک چەتریش بەس لە بارانە بەکارینێن هەر شتێک بپارێزێ لەو تیشکە ڕاستەوخۆیی کە لە ڕۆژەوە بۆ دێت یوڤەکەی زۆر سپاس بۆ بەشداریکردن دکتۆر ساڵە نەزیف پسپۆڕی ژینگە سپاس بە وتەکانت